تقريبا وكره شغل اخويا بس يا كم جار زور اخوا دوهم شويني اوي 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 اركي قرانا مصرفي قرانا زحمتي قرانا كز دعم ناكا كز نائب دمان وحكومتها وكاري ناكا ايتر ايشكا قرص بو او حالكي كايبينيتو ايتر انسان چی بکەین يعني ئەمە وەکو مەجبوری پێمانەکە باو باپیر مانەکاکی گیانەمە ئەمە لە باو باپیرمان بۆمان ماوەتۆ هەتا ئیسێمە خەریکی ئەم ئیشەی بەخێوکردنەکەی زۆر عەزیێتە ئەبێ کای بۆ دابین کە بێ ئاردەبرنجی بیتی ئاردەبرنجاری وایە پەیان ناوێ گرانە ئێستا یەکتان ئاردەبرنج بە 400,000 کەس نییە دەعموکە حکومەت نییە نەکاو بۆ دابین کە نەعەلفو بۆ دابین کە نەدەعمتە ئەکا یعنی ئەرکێکە زۆر قورسە ئەم ئەرکە لە هەرچی حیوانە قورسرە گامیش لەیرای فرۆشین ئەینێنین بۆ سلێمانی پەنیری هەیە قەیماغی هەیە ماسی هەیە گۆشتی هەیە بەڵام کەس دەعمو ناکە کەس نایە بەدەم تۆ یەکێک لە خراپیەکانی بودجەی هەرێمی کوردستان بە تایبەتی حکوومەتیدا بەگشتی ئەوەیە کە تاکلەیانە لە داهاتیە وڵاتە پشتی لە سەدانەوە 5.6 بە نەوت بەستووە و کەرتی کشتتوکاڵ و کەرتی پیشەسازی پشتگوێ خستووە کە لە هەموو وڵاتێکدا کەرتی کشتتوکاڵ و پیشسازی داهاتێکی زۆر وهرە سەرچاوی بودجەی ئەو وڵاتەیە بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی بە کەرتی کشتتوکاڵ و بەخێوکردنی ئاژەڵداری بدا بۆ ئەوەی بتوانێت کە چکەمانە سەروەتێکی نەتەوەیی ئەو سەروەتێکی نەتەوەی وڵاتن و کاریگەری لەسەر داهاتی تاکە بێ و لە هەمان کاتیشدا ئەشتوانیە ڕێژەیەکی زۆر ئەو خێزانانە داهاتیان لەو کەرتەوە سەرچاوە بگرێ و پاشانیش ڕێژەیەکی زۆر خەڵک بتوانێت بخێتە سەرکار و بە تایبەتیە و دەتوانێت کشتتوکاڵ کە بۆ ماوەی 7 ساڵەدا نەمەزراوە نەتوانێت بە شێوەیەکی زانستی سوود لەو ئەو کادیرانەی بواری زانستی بواری کشتتوکاڵ وەربگرێت. ڕاستەکەی گامێش طبعاً ساڵانێکی زۆرە لە سنووری سیسایقە بەخێوەکرێ بە حکمی دەریاچەی سیروان و ئاوی تانجەرۆ و ئاوی چەقان چەند گۆماوێکی باشیشی تایە لەبەرەوە ژینگێکی زۆر گونجاوە لەبارەوە بەخێوکردنی گامێش ساڵانێکی زۆر لێرێ طبعاً گامێش یەکێکە لە ئاژەڵە کاوێشکەرەکان لە تایەفەی بڵێن لە تایەفەی مانگایە بەڵام لە ڕووی مەناعی لەشیەوە توانای بەرگەکردنی نەخۆشیەکانی باشتر لە ڕەشە وڵاغ لە ڕووی هاوکاریکردیانەوە ڕاستیەکەی هەروکە و خەڵکە ئێمە هەر کەسێ ڕووکاتە دایرەکە ڕووکاتە ئێرە ئێمە هاوکاریەکەین بە پێی توانای خۆمان ئێستا بەهۆی قەیرانەوە ساڵانێکی زۆر دەرمان نییە بەڵام ئیتر ئەوەی کە توانە لە ناحەی جەسەدی و مەسەلەن ئەگەر نەخۆشێکە هاوکارێکیمان پێویستیان بۆیان نەکەین بەڵام لە ڕووی دەرمانەوە نەک هەرگامێژی هیچ خاوەن ئەژەڵێکتر ناکرێت چونکە شتێکی وەمان نییە تا هاوکاری خەڵکی پێ بکەین. تصوير